لە یەکەم ڕۆژی جەژن 357 هاوڵاتی سەردانی فریاکەوتنیان کردووە لە دووەم ڕۆژە 410 هاوڵاتی. عملیاتی ولادەشی ئاسایی یەکەم ڕۆژ 14 بووە، دووەم ڕۆژیش 4 دانە ولادی تەبیعی بووە. ولادەشی بە عملیات یەکەم ڕۆژ 14 بووە، دووەم ڕۆژ 4 دانە بووە. بە ئیشاع و فحوساتی مختبەریشمان هەیە. فحوساتی مختبەری 810 فحوسات کراوە بۆ نەخۆش. یەکەم ڕۆژ 200 دانە، دووەم ڕۆژیش 610 دانە. بە جۆرەی ئاماری میفراسشمان هەیە، بەشی میفراس یەکەم ڕۆژ 14 بووە، دووەم ڕۆژ 24 دانە کراوەیان. عملیاتی ئاسایش یەکەم ڕۆستیان دووە کاتە 5 عملیات و کوبرەش بە هەردوو ڕۆژەکە 5 دانە. حەوادسی ڕێگاوبانیش 15 مناڵ بریندار بووە بە هەردوو ڕۆژەکە و پیاویش 11 دانە، دووەم ڕۆژ 1 دانە. بەڕاستی ئێمە بەس تەنها نەخۆشی شاری کەلار نابینن وەکو نەخۆشخانەکەمان. نەخۆشخانەکانی قەزای کفری و هەروەها دووز و دەوروبەری گەرمیان و ئەو لادەیانەی کە لە دەوروبەری گەرمیانن هەمویان ڕوودەکەنە نەخۆشخانەی شەهید شێرین نەقیب، چونکە تاقە نەخۆشخانەیە وەکو بۆ ژنان و مناڵبوون لەم دەڤەرەیە هەبێت. لە ماوەی ڕۆژانی جەژنە کە دوو ڕۆژی ڕابردوو تاوەکو ئێستا 24 مناڵ لێرە لەدایک بووە، 21یان بە سروشتی و 3 دانیان بە نەشتەرگەری.